الله فرمي وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. أو همو هێزوو دەسەڵاتەی کە یەک لە دوای یەک هاتوون کاتێکە زوڵمیان کردووە لە میلەتەکەی خۆیان خوای پەروەردگار لە ناوی بردوون و بۆ هەر زاڵمێک مەوعیدێک و کاتێک و ساتێک و شوێنی زوڵمەکەیشی دیاری کردووە کە لە ناوەچێت. مامۆستایانی بەڕێز، مامۆستایانی سەنگین، ئێوە خاوەنی ڕێز و تەقدیرن لەلایەن خوا و پێغەمبەرەکەی و عەبدە ساڵحەکان بە درێژایی تاریخ. مامۆستا خاوەنی ڕێزی تایبەتی بووە. مامۆستا و معلم یەکەم معلم خوای پەروەردگارە الرحمن علم القرآن، دووەم معلم جبریلە، سێهەم معلم و مامۆستا پێغەمبەری خوایە صلى الله عليه وآله وسلم. ئێوە خاوەنی ڕێزی تایبەتن. بەڕێزان مامۆستایانی بەڕێز، ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری خۆتان پشتگیری هەموو داخوازیەکانتان ئەکەین، پشتیوانیتان لێ ئەکەین و بەڕاستی زۆر زۆر شەرمە بۆ حکوومەتێک داخوازی مامۆستاکانی خۆی وەرنەگرێت. ئێمە ئەوەی کە لەسەرمانە بەڕێزان وەکو ئەندامانی پەرلەمان خۆزگە ئێستا ئیمزای تەعینکردنی ئێوە، تەوقیع و ئیمزاکردنی داخوازیەکانی ئێوە بەدەستی من بووە بۆی ئێستا هەر ئێستا لە بەردەمی خۆتانە ئیمزام بکردایە. ئێمە لەسەرمانە فشار دروستکەین، ئێمە لەسەرمانە هەوڵتان بۆ بین، ئێمە هەوڵی خۆمانمان داوە، سێ یاداشتمان تاکو ئێستا داوە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پێمان وتون قەرارە ڕۆژی سێشەممە جەلسەی پەرلەمان بێت. ئێمە لێرەوە پەیمانتان پێدەین ئەگەر ڕۆژی سێشەممە جەلسەی پەرلەمان بگرێ و بابەتی داخوازیەکانی ئێوەی مامۆستایانی بەڕێز لە ناو بەرنامەی کاری جەلسەی پەرلەمانان نەبێت، ئێمە ئەو جەلسەیە تێکەدەین، ئێمە ئەو جەلسەیە نایەڵین بکرێت. و ئێستاش پێش ئەوەی کە بێمە خزمەتی جەنابتان قسەم لەگەڵ بەڕێز دکتۆرە ڕێواز سەرۆکی پەرلەمانی کوردستان کرد، ئەویش بە هەمان شێوە وتی منیش پێم خۆشە بەڕاستی هەوڵە دەین کە داوامان کردووە کە لیژنەی تایبەت راپۆرتمان بۆ بێنێتەوە تاکو ئێستا راپۆرتەکەیان نێناوە ئەجین هەر ئێستا ئیمزایەکەم و ئەی خەمە بەرنامەی کارەوە. من پێم وت ئەوان راپۆرت بێن و راپۆرت نێنن، داخوازی مامۆستایان وافحە، داخوازی مامۆستایان ڕوونە، وەکو ئەو ئاسمانە ئەدرەوشێتەوە، وەکو ئەو خۆرە ئەدرەوشێتەوە. ئەوان داخوازیان زۆر نییە، ئەوان داوای ڤێلا ناکەن، ئەوان داوای سەیارە ناکەن، ئەوان داوای معاشی زۆر ناکەن، ئەوان داوای ئەواکەن بچووکترین داخوازی خۆیان کە تەعین ببن، تەنانەت ئەگەر بە عەقدیش تەعین ببن هەر ڕازین. داخوازیەکەی ئەوان زۆر نییە ڕاپۆرتی بوێ بەڕاستی قسە هەزارە و دوانی بەکارە، داخوازیەکی بەسیطە. لەبەرەوە بەڕاستی ئێوە دڵنیابن کە ئێوە بێ پشتیوان نین، پشتیوان بەخوای گەورە نوێنەرەکانتان لە پەرلەمانی کوردستان دیفاعتان لێکەن. و من ئەو وعدە دووپاتەکەمەوە ڕۆژی سێشەممە یان نابێت جەلسەی پەرلەمان بکرێت یان نەبێت داخوازیەکان ئێوە لە ئەجەندای دانیشتنی پەرلەمانی کوردستان نابێت. مامۆستایانی بەڕێز وەکو ڕێم پێدان لەسەرەوە لەگەڵ هاوڕێیانم ئێمە سەرۆکایەتی پەرلەمان و بەڕێوەبەرانی هەروەردە کرد. لێرە شەوا دووپاتی دەکەینەوە بەڵێنتان پێدەین. ئێمە نوێنەری ڕاستەقینەی ئێوەین، ئێمە نوێنەری گەلین، ئێمە سەرەکەی خۆم بیست و حەوت یاداشتمان تایبەت بە جەنابتان داوە هەموو وەزیرەکان کۆبوونەوەی پەرلەمان تایبەتە سەریەوە بکرێت و لە پێشبینیماندا کۆبوونەوەمان پێداوە بە مەسئولی جەنابتان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان وعدی پێداین دوی شەش کۆبوونەوە دەستەکەی وتێ بەداخەوە وەزیری پەروەردە و دارایی ئامادە نەبوو بۆ لە کۆبوونەوەکە نەکرا. ئێستاش بەڵێنتان پێدەین بە پشتیوانی خوای پەروەردگار لەو کاتەوە لەسەرەوە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان لەسەر خەتین داکۆکێکی تەواو ئەکەین کە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە
بەرنامەی کار لەسەر چارەنووسی جەنابتان بێ و هەوڵی جدی ئەدەین پشتیوانێکی تەواوکانین لێرەوە بەڕاستی سەرۆکایەتی حکومەت دەڵێن هیچ ئەستەم نییە 22,000 بۆ 23,000 مامۆستا داوای سەرەتاییترین مافی خۆیان دەکەن ئەتوانن لە بەدیلی 200,000 بندیوار زۆر بە سانایی و ئاسانی ئەتوانن 23,000 مامۆستای وانەبێژدا بمەزرێنن ئەتوانن لەبری مردوەکان یەکێک بخەنە جێگەی لەبری خانە نشتینەکان یەکێک بخەنە جێگەی و لەگەڵ ئەوەدا داهاتی حکومەتی هەرێم زیادی کردووە جگە لە خاڵە سنووریەکان جگە لە باج و ڕسومات جگە لە نرخینەوت جگە لەو بەشەم بودجەیەی کە لە بەغدادەوە دێ بۆ هەرێمی کوردستان هیچ مبەڕیر و وەسیلەیەک نییە بۆ دامەزراندنی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆیە بەڵێنتان پێ دەدەین ئێمە ئینشاڵڵا داخۆکی کارێکی زۆر سەرسەخت دەبین لە مافەڕەواکانی ئێوە ئومێد دەکەین ڕۆژی سێشەمە کۆبوونەوەی پەرلەمان ئەفضەلیەت بدا لە بەرنامەی کارە بە مستەقبەل و چارەنووسی و داواکاریەکانی ئێوە یاخوا بەخێر بێن ئومێد دەکەین ڕۆژی سێشەمە مژدەیەکی خۆش بۆ ئێوە بەڕێوە بێ بەڵام ئێمە هەوڵ ئەدەین ئەگەر بەرنامەی کاری کۆبوونەوە بریتی نەبوو لە مەسیر و چارەنووسیەوە نەخرا بۆ بەرنامەی کارەوە ئێمە لە هۆڵی پەرلەمان لەگەڵ هاوڕێکانم هەڵوێستمان دەبێت و کۆبوونەوەکە ڕادەگرین.